گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەم بەڕێز ژەنەڕاڵ مارک کێمێت یاریدەدەری پێشووتری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری سەربازی و سیاسی لە نیویۆرک سیتی لەگەڵمانە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمشەو چاوەڕێی چی بکەین؟ ڕێکەوتن یان دەستپێکردنی شەڕێکی وێرانکەر؟ بە هیوای ئەوە بخوازین کە بەلایەنی کەمەوە درێژکردنەوەیەک هەبێت بۆ ئەو ماوەیە کە پێی دراوە لە ئێستادا، لەگەڵ ئەوەدا ئاگربەست باشتر دەبێت و ڕێکەوتن لە هەمووان باشتر ئەگەر ئەنجام بدرێت. چوارەمیش ئەگەر هیچ شتێک بەدەست نەهات ئیمشەو ئەو کاتە جەنجی زیاتر ئەنجام دەدرێت. باشە، دەگوترێت نزیک بوونەوە لە نێوان تاران و واشنگتن هەیە. ئایا بەم چەند کاتژمێرە کەمەی ماوە دەرفەتی ڕێکەوتن هەیە؟ بێگومان هەمیشە دەرفەتێک هەیە. پێم وایە هەردوو لە بۆ بەدوای ئەوەون کە ڕێکەوتنێک ئەنجام دەن، بەڵام بڕوان ناکەم ئیمشەو ڕێکەوتنێک ئەنجام بدرێت. دەکرێت لەبارەی گەروی هورمزەوە ئەنجامێک دەست بکەوێت، لەگەڵیدا گفتوگۆی زیاتر ڕێکەوتنی لەبارەوە بکەن، بەڵام ڕێکەوتنیشی درێژخایەن ئیمشەو باوەڕ ناکەم بێتە دی. ئەگەر ئەو ڕێکەوتنە نەکرێت وەکو ترامپ گوتوویەتی کاتی زیاتر بە ئێران دەدات؟ ئەمە یەکێکە لە اختیارەکان. دەبێت ئێران نیازپاچی خۆی پێشان بدا بۆ هەوڵەکان، لەگەڵیدا گفتوگۆ لەگەڵ ئەمریکا بکات. پێم وابێ کە ئەمە ڕێی تێدەچێت، بەڵام هەمووان دەزانن ئێرانیەکان زۆری پێدەچێت لەگەڵیاندا گفتوگۆ ئەنجام بدەیت. کاتێک دەگەینە ترۆپچی جەنجێکی گەورەتر، ئەگەر وانە بێت دەکرێت پەرەسەندنی زیاتر لەم جەنگە ڕێگەی پێبژیرێت. ئەم جەنگە نەک بۆ ئێران بەڵکو بۆ تەواوی ناوچەکە مەتەست. بەڕێز مارک، بەو مەرجانی کە هەردوو لا بۆ یەکتریان داناوە، ئێستا ئەگەری ڕێکەوتن زیاترەیە بەردەوامی شەڕ؟ من پێم وایە ئەو ڕێکەوتنانەی کە پێشتر باسییان کردووە زۆر لە یەکتری دوورن. ئەو شتانی کە باس کراون زۆر دوورن لەوەی کە ئیمشەو ئاگربەستێک یان ڕێکەوتنێک ئەنجام بدرێت. بەو هیوایین کە گفتوگۆیەک ئەنجام بدرێت کە هەردوو لا ڕەزامەند بن پێی، بەلای کەمی ئەم هێرشە گەورەی کە باسی لێەوە دەکرێت دوا بخرێت یان بوەستێنرێت. باشە، ئەو وێرانکاریە کە ترەمپ باسی دەکات، ئەو هەڕەشانەی کە لە ئێرانی دەکات، چ جۆرە هێرش و چەکێک دەبێت و چەند دەخایەنێت؟ سەرەتا جۆری ئەو چەکانەی کە بەکارمان هێناوە تاوەکو ئێستا چەندی پێدەچێت لەسەر ئەوە دەوەستێت ئاخۆ چەندێک شت لەبەر دەستایە بۆ ئەوەی لێ بدرێت. بەڕاستی تاوەکو ئێستا زانیاریم لەبارەی ئەوە نییە چیمان لەبەر دەستدایە، بۆیە ناتوانم هیچ وەڵامێکرد بدەمەوە. باشە، پێگەی ئەکسیۆس کەمێک بەر لە ئێستا ئەوەی بڵاو کردوێتەوە، دەڵێت کە ئێران تا ڕادەیەک مەرجەکانی خۆی گۆڕیوە. بۆ نمونە دەڵێت گەرنتیەکی هەمیشەییم دەوێت بەوەی کە ئەمریکا جارێکی دیکە هێرش ناکاتەوە سەر ئێران. پێتان وایە ئەمریکا ئەم گەرنتیە بە ئێران بدات؟ ئەوە دەوەستێتە سەر ئەوەی ئاخۆ ئێرانیەکان چی پێشکەش دەکەن لە بەرامبەر ئەوەدا بەبەلاژ نییە. ترامپ داوای چی لە ئێران دەکات لە بەرامبەر ئەوەیە؟ لە ماوەیەکی درێژە دەبێت بگەڕێنەوە سەر ئامانجەکان کە دەبێت ئێران بەبێتەکی ئەتۆمی بێت. ئێران بە ژمارەی ئەو موشک و درۆنانەی نەمێنێت. لەگەڵی ئەوەدا ئەو جەنجی ئەو گروپانەی کە لە ساڵ 1970 شەڕی بۆ دەکەین. بۆیە بەو هیواین ئەگەر ئەمە بێتە دی بتوانین گفتوگۆ لەبارەی ئێستا لە ئێران کێ ئەو بڕیارە دات کە مەرجەکان جێبەجێ بکەن؟
ئایا سوپای پاسداران لایەنی سەربازی یا حکوومەت؟ بەڕاستی هەر کاسێک کە ئەوت پێ بڵێت کە جوابەکەی دەزانێت تەنها بۆچون و پێشبینیە. دەکرێت پێشبینی بکەم، دەکرێت شتێک بڵم، بەڵام دڵنیا نیم لەوەی هیچ یەکێک لەم بۆچوونانی کە دەیکەم ڕاست بێت. بەڵام لێدوانی دژ بەیەک لە ئێران پێت وایە کە ئەمە سەر لێ شێواوی بۆ ئەمریکا دروست کردووە، نازانێت گفتوگۆ لەگەڵ کێ بکات، لەگەڵ کێ ڕێک بکەوێ؟ کاتێک باسی ئەو شتانە دەکەین کە لەکتی تێناگەن، بەڵام ئەمریکا باشترە لەو دۆخەدا وەک لە ئێرانەکان کاتێک باسی ئەو باشە. بەڕێزمارک بگەڕێمەوە سەر و پرسیارەی کە ئاماژەم بەوە کرد ئەگەر ترامپ ئەو هێرش و هەڕەشە گەورەی باسی دەکا ئەنجامی بدات، ئێران بەرامبەر بەم وێرانکاری کە ترامپ دەیکات چیەکە؟ بێدەنگە بێ یان پێتان وایە کە هیچ ناکات؟ من پێم وایە ئەوان بێگومان بەرپەرزانەوەیان دەبێت. شتێکە من دڵنیام لێ لەبارەی ئێرانیەکانەوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا لە وەڵامدانەوەدا بێدەنگ نەبووە. کاتێ هێرش بکەیتە سەر نەوتەکەیان ئەوی شێرش دەکاتە سەر نەوتەکەی تۆ، هێرش بکەیتە سەر بنکەکانی وزە ئەویش بە هەماشە هێرش دەکاتە سەر بنکەکانی وزەی تۆ. بۆیە پێم وایە ئەوان ڕەنگە چەندین ژمارەی گەورەی موشک و درۆنیان تاوکو ئێستا پاراست بێت بۆ ئەوەی وەڵامدانەوەیکی زۆر لە داهاتوودا ئەنجام بدەن. هەر لەم بارەیەوە سوپای پاسدارانەوەی ڕاگەیاندووە کە کاتژمێر 3 خولەکی بەرەبەیان بە کاتی ئێران مەبەستێتی و کاتژمێر 8 لای ئێوەکات، دەڵێت کابێ وڵاتانی ناوچەکە لێمان بپاڕێنەوە بۆ ئەوەی هێرشەکانمان ڕاگرین. پێتان وایە ئێرانیش ئەم کاردانەوەی دەبێت؟ بڕوام وایە هەموو ئەو لایەنانی لەم جەنگەدا هەمویان ئاشتیان دەوێت، هەمووان ئەوەی لەم جەنگەدا دەیانێت سەقامگیری بێتە دی. بەو هیوایم کە ئەمریکا و ئیسرائیل بگەنە خاڵێک کە ئەو هێرشەی کە جەنابتان باسی دەکەن ڕوو نەدات. بەڕێزمارک پێتان وایە کە هەتا ئێستا ئێران کاتە کوژێت؟ بێگومان من بڕوام بەوە هەیە، چەندین شیشم لەو بارەیەوە نووسیوە. ئەوان جەنجێک دەکەن، جەنجێکی تااقەت پڕۆکاندن، ئەویش بەرگریکردن و جەنجی تەحمل و خۆڕاگریە. لەو جۆرە جەنگەشدا کە شتێکی زۆر گرنگ هەیە، ئەویش توانای خۆڕاگریە. سپاس دەکەم بەڕێز ژەنەڕاڵ مارک کێمێت، یاریدەدەری پێشووتری وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ کاروباری سەربازی و سیاسی.